برای ساول مونتس لێکۆڵەر لە دامەزراوەی گۆڵد بۆ استراتیژی نێودوڵەتی لە فلۆریداوە لەگەڵمانە. بەرە ساول سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دۆخەکە چۆنە بینم سەبارەت بە هێرشەکەی ئەمریکا ئیتر لەمە و دوا چییە بینین؟ چاوەڕوان کراو بوو؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. بەڵێ لە هەندێک شوێنیشدا من ئەوەم وتووە کە پێشبینی کرابووم هێرشی ئەمریکا. من بە شخصی خۆم پێم وابوو لە هەر ساتێکدا ترامپ بڕیاری هێرشکردنە سەر ئێران بدات و هەمیشە وتوێتی کە لەوانەیە بیکەین لەوانەیە نەیکەین، کە پێشتریش وتبووی کە لەوانەیە لە چەند هەفتە دوو هەفتەی داهاتوو بڕیارێک بدەین و دوێنێ ئێران دووپاتی کردەوە کە نایانەوێت دانوستان لەگەڵ ئەمریکا بکەن و نایانەوێت بێنە سەر مێزی گفتوگۆ و گفتوگۆ لەسەر پرۆگرامی موشکی و پرۆگرامی ئەتۆمی خۆیان بکەن. و ئەمە گڵۆپێکی سەوزە بۆ ترامپ ئەگەر ئێران هیچ ویستێکی نەبێت بێتە سەر مێزی گفتوگۆ نەیەوێت دانوستان بکات، ئەو کاتە بە پێچەوانەوە ئێوە دەزانن کە ئەمریکا هێرش دەکاتە سەر ئێران و دوو ڕۆژیش لەمە و پێش ئێمە دەمانزانی کە جوڵەکانی هێزی ئاسمانی و هێزی سەربازی ئەمریکامان بینی و بینیمان دوو ڕۆژ پێشتریش کە USS نیمیتس جوڵەی پێگرا و بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هات. هەموو ئەم جوڵانە دەرخەری ئەوە بوون کە دەکرێت ئەمریکا هێرش بکاتە سەر ئێران. باشە بەڕێ ساول، ینی لە پاژەم هێرشەوە چاوەڕێی چی بکەین؟ ینی چاوەڕێی هێرشی زیاتر و ئاڕۆزبوونی زیاتری دۆخەکە و لێدانی زیاتر و لە ڕێگەی پرۆکسیەکانەوە هێرش بکرێتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا یان چی؟ ینی چاوەڕێی چی بکەین؟ گروپە چەکدارەکان پێشتر هێرشیان کردوتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە. ئەمە یەکەم جار نییە کە هێرش بکەنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و پێشتر هێرشا کردوتە سەر بنکەی ئەمریکا لە عێراق، لە هەولێر، لە سووریا، لە ئوردن و ئەوان بەردەوامن لە هێرشەکانیان. چەندین ساڵە ئەم هێرشانە دەکەن و دەبێت پێشبینی ئەوەش بکەین کە لەوانەیە جارێکی دیکە گروپە چەکدارەکان هێرش بکەنە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکە و ئەوان دەزانن کە ئەمریکا چی کردووە و دەزانن پێشتریش ئەوان بەڵێنیاندا بوو کە ئەگەر ئەمریکا هێرش بکات بە دڵنیایە و ئەوانیش وەڵامیان دەبێت. و هێزەکانی ئەمریکاش لە ناوچەکە جوڵەیان پێکراوە. من نازانم تاوەکو ئێستا ئەگەر خەڵک تێبگات لەم جوڵانەی ئەمریکا، لەم توانایانەی ئەمریکا پێم وانییە کە تێبگەن و بەڵام ئەوەی ڕوونە ئێران ئەو قسانەی کردبووی دژی بەرژەوەندیەکان. باشە بەڕە ساول، ینی ئێستا ئەکرێ بڵین ئێمە لە قۆناغی مەترسی جەنگین تەواوی تر، یعنی لە چاوەڕە بکەین جەنگەکە فراوانتر بێ ڕۆبەڕبوونەوەکە بۆ ڕاستەوخۆ تەواو یاخود ڕەنگەم ینی تەنیا یەک ئۆپراسیۆن بوو بۆ کۆتەیەنان بۆ بنکەتۆمیان و تەواو. من پێم وان نییە هێرشێکی فراوان بکرێت وەکەوەی هێرشێکی کلاسیکی بکرێت کە پێشتر ڕوویداوە جەنگێک کراوە هێرشەکە فراوان بێت. ئەمە ئۆپەراسیۆنێکی تایبەتە بۆ سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران و ئەمریکا لە ئۆپەراسیۆنێکی تایبەتدا لە ناو خاکی ئێران ئەنجامی داوە و هێرشیشان کراوەتە سەر بە سەرکەوتووی هێرشەکان کراون و ئەگەر ئەو ئێران بڕیار بدات هێرش بکاتە سەر بنکە با بڵێن بنکە سەربازیەکانی ئەمریکا و کەشتیگەلی ئەمریکا بە دڵنیایەوە ئەم موشەکانە لەلایەن ئەمریکا تێک دەشکێنرێت. کۆماری ئیسلامی ئێران تاوەکو ئێستا توانایەکی ئەوتونیە کە هێرش بکاتە سەر ئەمریکا. زۆر باشە، کاردانەوە ئێران چی دەبێت؟ چی چاوەڕێ بکەین؟
قورسە پێشبینی بکەیت چونکە کۆماری ئیسلامی ئێران بیرروبۆچوونەکانی جیاوازە ئەوان وا بیر دەکەنەوە کە بەدڵنیاییەوە وەڵامیان دەبێت بۆ ئەو دەست درێژانەی کە دەکرێتە سەریان و ئەگەر ئەوان بڕیار بدەن هێرش بکەنە سەر ئەمریکا ئەگەر من بوومایە لە جێی سوپای پاسداران من هەرگیز بڕیارێکی وام نەدەدا. زۆر باشەی ئەمریکا ینی ئێران چی بکات لە کاتێککە ئیسرائیل هێرشەکاتە سەری لە کاتی دانوستانایە و ینی ئەمریکا مۆڵەتی ئاەتی بۆی کە بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ هەر لە کاتی مۆڵەتەکە هێرشەکاتەوە سەری ینی ئێران هیچ ڕێگێکی ماوەتەوە بۆ گفتوگۆ و دانوستان. کاتێک کە هێرش کرایە سەر ئێران ئەو کاتە بوو کە ئێران پێشنیازەکانی ئەمریکای ڕەت کردبوونەوە ئەوان نەیانویست دانوستان لەگەڵ ئەمریکا بکەن ئەگەر ئێران ئەمەی ڕاگرتایە بە پێشنیازەکان ڕازی بووە دانوستانی بکردایە ئەو کاتە لەوانەیە هێرشیان نەکردایەتە سەر بەڵام ئەم هێرشانە لە کاتێکدا ڕوویاندا ئێران تەواوی دەست پێشخەریەکانی ڕەتکردنەوە و ویستیان لە پرۆگرامی موشکی پرۆگرامی ئەتۆمی خۆیان بەردەوام بن کە ئەمە هەڕەشەیە بۆ سەر کۆمەلگەی نێودەوڵەتی ئەگەر ئەوان ڕازی بوونایە من پێم وان نەبوو کە هێرشێکی لەو شێوەیە بکرێتە سەر ئێران و بارودۆخەکەش بەو شێوەیە نەدەبوو کە ئێستا هەیە لەوانەیە کۆتایی بەهاتایە. باشە ترامپ هێرش دەکا دەڵێ ئێستا کاتی یاشتیە ئەم دوشتە زۆر جیاوازن لە یەکتی ینی چۆن مەبەستی لە چییە؟ مەبەستی ئەوەیە کە لە دوای ئەو هێرشانەوە ئێران کاردانەوەی نەبێ یان چی ئەم قسەیە خوێندنەوە چییە؟ ئێران هێرشی کردووەتە سەر ئەمریکا لە ساڵی 1970ەوە و قاوڵاتی ئەمریکی بە بارەمتە گرتووە و لە بەیروت هێرشی کردوتە سەر دیپلۆماتکارانی ئەمریکا و ئەم هێرشانەی ئێران بۆ سەر ئەمریکا دڕندانە بوون لە تەواوی جیهان بۆ نزیکەی 40 ساڵ هێرش کردوتە سەر بەرژەوەندی و بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکە و هەرگیز ڕانەوەستاوە لە هەڕەشەکردن لە ئیسرائیل لە ئەمریکا بەردەوام بووە لە هێرشکردنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا ئێستا ئەمە کۆتایی هاتووە ئەوەی کە ئێران پێویستە بیکات پێویستە واز لەم شتانە بهێنێت پێویستە زۆر بە ئاقلانەمە مەڵە بکات و دانوستان بکات تەواو ئاشتی ئاقلانە مامەڵەکردن بە دڵی ئەمریکا و ئیسرائیلیان چییە؟ من پێم وایە ئەمە لە بەرژەوەندی هەموو ئەوانەیە کە نیگەرانن لەوەی کە ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی لە بەرژەوەندی هەموو خەڵکی ناوچەکەی لە بەرژەوەندی ئیسرائیلە لە بەرژەوەندی ئێران خۆیەتی بە پێچەوانەوە ئەم ڕژێمەی کە ئێستا لە ئێران هەیە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت بەبێ بە هێزی بەسیج و بەبێ سوپای پاسداران و هەموو ئەوانە هیچ شتێکی لێ چاوەڕوان ناکرێت و دەبێت ئێرانێک بێتە کایەوە کە نەبێتە هەڕەشە بۆ سەر ناوچەکە. زۆر باشە بە هێرشەکانی یاخود ئامانجی ئەمریکا لەم هێرشانە تەنیا لە ناوبردننی بەرنامەی ئەتۆمی ئێرانە واتە ناوێت جەنگەلگرسێ یان بۆ ڕاگەیاندنی جەنگە لەگەڵ ئێران؟ نەخێر هیچ ویستێک نییە لە ئەمریکا هیچ حەزێک نییە هیچ ویستێک نییە بۆ ئەوەی ئەمریکا بچێتە جەنگەوە لەگەڵ ئێران نایانەوێت لەگەڵ خەڵکی ئێران جەنگ بکەن بەڵام لە بەرامبەر ئەمەشدا
ئەو ماوەیە درایە ئێران ئەتر تەواو کۆتایی هات و چی دیکە ناتوانێت ئەمریکا تەحملی ئەو شتانە بکات کە ئێران بەو شێوەیە بەردەوام بێت لە سیاسەتی خۆی کاتێک کە ئێران ڕەتی دەکاتەوە دەستبەرداری پرۆگرامی ئەتۆمی پرۆگرامی موشکی خۆی بێت بە دڵنیاییەوە سەبر و تەحملی ئەمریکاش سنووردارە و ئەوان بینیتان لە حوسیەکان چۆن پشتیوانی حوسیەکانیان کرد کە گروپی چەکداری سەر بە ئێرانن هێرشیان کردە سەر ئیسرائیل و گروپە چەکدارەکانی دیکە هێرش دەکەنە سەر ئیسرائیل و بەرژەوەندیەکانی ئەمریکا بەهۆی ئەو سیاسەتەی کۆماری ئیسلامی ئێران تەواوی وڵاتانی ناوچەکە وڵاتانی ئیسلامیش زیانیان بەرکەوتووە یعنی ئەم سیاسەتی کە ئێستا ئێران پەیڕەوی دەکات سیاسەتێکی خراپە تەنانەت وڵاتانی ئیسلامیش لە ناوچەکەدا زیان دەکەن و حوسیەکان و حەماس و حیزبوڵڵا و هەموو ئەوانە کە لە بەرژەوەندی ئێران کار دەکەن لە کۆتاییدا ئاشتیان دەوێت باشەوادەی و دوو هەفتەی کە دانرابوو بۆ گفتوگۆکردن لەگەڵ ئێرانە ئەمەی ینی بۆچی پێشە و دوو هەفتەیە هێرش کرا یعنی بۆچی دوو هەفتەکە تاو نەبوو هێرش کرا ئەمە پلان بۆ داڕێژرا بوو بۆ سەرقاڵکردنی ئێران بوو بۆی هێرش بکرێتە سەریا چی بۆ ئەم دوو هەفتەیە نەخێر هۆکارەکەی ئەوە بوو کە ئەوە نەبوو کە ئەو ماوەیە دانرا بۆ ئێران بەڵکو ئەوە بوو کە ئێران ڕەتی کردوێتەوە بێتە سەر مێزی گفتوگە و دانوستان بکات کە لە کاتێکا کە ئێران ڕەتی دەکاتەوە دانوستان بکات ئەو کاتە ئاشتی بەرقرار نابێت ئەو کاتە ئەمریکا بە شێوەیەکی دیکە مامەڵە دەکات و ئەوان قسەیان لەگەڵ ئەمریکا نەکردووە کە بڵێن بەڵێ ئاشتیمان دەوێت وەرن با دانوستان بکەین ئەوان ڕەتیان کردوێتەوە و ئەم پێشنیازی ئاشتی کە ترامپ کردوێتی بۆ ئێران لە ناوی برد زۆر باشە لە پاژەمە ینی هەنگاوی داهاتوی ئەمریکا چی دەبێت ینی بۆ ئەمریکا چۆنە بێ ئەگەڕێتەوە سەرمێزی دانوستان و فشارەکات یا خۆدەم جارە ئێران قوبولی ناکاڵێ ئەمریکا هێرش مەکاتە سەر ئیسرائیل هێرشەکاتە سەرم ملە ژێرشا گفتوگۆ و دانوستان ناکەم وەڵامە دەمەوە سەرۆک ترامپ زۆر بەڕوونی وتی ئەگەر ئێران لە هەر کاتێکا بیەوێت دانوستان بکات ئەمە دەوەستێتەوە سەر ئێران چ ساتێک بیانەوێت ئەو کات دەتوانن بێن دانوستان بکەن و هەمیشەش دووپاتی کردوێتەوە ئێران نابێتە خاوەنی چەکی ئاتۆمی و بە هەر هۆکارێک بێت بە هەر ڕێگەیەک بێت ئەمریکا ڕێگە نادات ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی و حتاوەکو ئەو ساتەی ئەم دۆخەی لێکەوتەوە کە بینیتان ئەمریکا هێرشی کردە سەر فۆردۆ و نەتەنز و ئیسفەهان کە چەندین ناوچەی دیکەش هەن چەندین بنکەی ئەتۆمی دیکەش هەن کە تاوەکو ئێستاش ئێران ئاشکرای نەکردووە کە ئەمانە بنکەی ئەتۆمی بەڵام لەوانەیە ئەمریکا بەمەوە ڕانەوەستێت هێرش بکاتە سەر ئەوانی چونکە ئەمریکا بڕیاری داوە نابێت ئێران بێتە خاوەنی چەکی ئەتۆمی زۆر باشە ئەمە ینی ئەم هێرشانە کاریگەری چیە بێت لەسەر دۆخی سەقامگیری ناوچەکە و ئاسایشی ناوچەکە بەگشتی ئیتر پرۆکسیەکان ڕەنگە هێرش بکەن ینی وەڵامی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران بدەنەوە دوجار ئەمە قورستر نابێت لە کۆنتڕۆڵکردنی ئەم ناوچەیە بەگشتی ناوچەکە بەگشتی بۆ ئەمریکا نەخێت سەرەتا گروپە چەکدارەکان لاوازکراون و ئەو هێرشانەی کراوەتە سەریان تەواو لاوازکراون ئەمە یەکەم دووەمیشیان ئەوان تاوەکو ئێستا هێرشیان نەکردووە و تاوەکو ئێستاش ئیسرائیل و ئەمریکا هێرشیان نەکردوێتەوە سەر گروپە چەکدارەکان و تاوەکو ئێستا گروپە چەکدارەکانیش هێرشیان نەکردوێتە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا تاوەکو ئێستا هیچ وەڵامێکیان نییە بەڵام بەهۆی ئەو هێرشانەی کە پێشتر کرابوویە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا چەندین کەس بریندار بوون و گورزێکی کوشندە لەلایەن ئەمریکاوە کرایە سەریان و
ئیسرائیل و ئەمریکا بەردەوام هێرشان دەکردە سەر گروپە چەکدارەکان و بەهۆی ئەو هێرشانەی کە گروپە چەکدارەکان دەیان کردە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا چەندین خەڵکی سیڤیل گیانیان لەدەستداوە. پرسیارەکە ئەوەیە ئایا ئێستا گروپە چەکدارەکان سەرڕای ئەو هێرشانەی کراوەتە سەریان هێشتا بەردەوام دەبن؟ ئایا لە کاتێکە ئێران داوات کراوە ئەوان سپای پاسداران ئەڵێ ئێستا شەڕ بۆ ئێمە دەستی پێ کرد، ئەڵێ ئێستا شەڕ بۆ ئێمە دەستی پێکرد و دەست بە شەڕەکەی. ئەمە کاردانەوەی ئێرانە. چۆن ئەمە بینین؟ دۆخەکە بەکوێگا؟ لە حەوت ڕۆژی ڕابردوو لە سەدا 50 موشک هاوێژەکانی ئێران لەناوبراون و زۆربەی موشکەکانیشان تەقێنراونەتەوە و زۆربەی بەرپرس و فەرماندە سەربازیەکانیان لە ناوچوون و بە تەواوی پرۆگرامی ئەتۆمیان خەریکە لە ناو دەچێت. زانا ئەتۆمیەکانیان کوژراون. هەموو ئەم زیانانە بەر ئێران کەوتووە. من پێم وایە ئێران دەبێت تێبگات کە چی لە دەستداوە، چه هێرشێکی دەکرێتە سەر. پێویستە بیر بکاتەوە کە چی دیکە لەوە زیاتر ناتوانێت خۆی ڕاگرێت و سەرکردە باڵاکانیان ئێستا لە پەناگەکان خۆیان شاردوێتەوە. من پێم وانە چی دیکە بتوانن خۆیان بگرن. زۆر باشە. کێ لەم ناوچەیە باجی ئەم جەنگەدا، کێ باجی فراوانبوونی ئەم جەنگەدا کە ئێستا ئەمریکا شاتوتە ناوە و ئێستا سوپای پاسدارڵێ ئێستا شەڕ بۆ ئێمە دەستی پێکرد؟ سوپای پاسداران بەسیج هەموو گروپەکانی دیکە هەموو هێزەکانی دیکە ئەو ڕژێمەی کە ئێستا هەیە لە ئێران ئەوان باجەکەی دەدەن. هەموو هێزەکانی ئێران باجەکەی دەدەن و خەڵکی ئێران باجەکەی نادات. بەڵێ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئەڵێ کاتژمێر 5 بە کاتی کوردستان لێ دوانمە بێ و کۆنگرەمە بێ و قساکەم. باشە پێتان وایە ینی ترامپ لە کۆنفرانسەکەیە لەو گوتارەیدا داوای چی لە ئێران بکە؟ ینی هەر ئاشتی و کۆی کەڵێ و کوڕابردوو، ینی پێتان وایە ئێران چاوپۆشی لەم هێرشە بکە؟ ئەوان هیچیان پێ ناکرێت، هیچیان نەکردووە. ئێران شەڕخوازە، شەڕانگێزە لە 1970 تاوەکو ئێستا شەڕ دەکات، شەڕخوازە، دەیاوێت ناوچەکە تێک بدات. تاوەکو ئێستا هیچ شتێکیان نەکردووە. ئەمە ئەو بابەتە نییە کە ئێستا باسی لەسەر بکەین. سەرۆک ترامپ هەمیشە دووپاتی کردوێتەوە ئێران نابێت ببێتە خاوەنێکی ئەتۆمی و دەبێت ساڵە ئەوەی کە ئێستا هەیە ئەگەر ئێران نەیەتە پێشەوە و پرۆسی ئاشتی هەڵ نەبژێرێت، پرۆگرامی ئەتۆمی خۆی بە تەواوی دەستی لێ هەڵ ناگرێت، واز لە پرۆگرامی موشکی بالیستی نەهێنێت، ئەو کاتە مەرگ چاوەڕێیان دەکات. سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە لێدوانێکیدا ماوەیەک بەر لە ئێستا وتی ئەگەر ئەمریکاش بەشدار نەبێ لە هێرشەکان ئێمە تاگلایەنە هێرشەکەینە سەر ئێران. پێ دوایە ئەوەش بەشێک بووە لە پلانەکە. نەخێر، ئەمە شتێکی دیکە. ئیسرائیل ئێستا بۆ مانەوەی خۆی شەڕ دەکات، بۆ بەرگری لە خۆی دەکات لەو هێرشانەی کە دەکرێتە سەری. لە 7 ئۆکتۆبەر ئێران هێڵی خۆی بەزان و پشتیوانی لە گروپە چەکدارەکان کرد و هەر بۆیە ئێستا ئیسرائیل بۆ ڕزگاربوونی خۆی دەجەنگێت، بۆ سەروەری وڵاتەکەی بەرگری لە خۆی دەکات لە بەرامبەر ئەو هێرشانەی کە لە ڕابردوودا و ئێستا دەکرێتە سەریان. ئەوان هەرگیز ڕانەوەستن لەم جەنگە و هەرگیز ڕێگە نادەن بە هیچ کەسێک، تەنانەت بە ئەمریکاش کە ئەگەر پێیان بڵێن بەسە ئەم جەنگە ڕاگرن. نەخێر، هەرگیز ئیسرائیل ئەم جەنگە ڕناگرێت
دەستی پێ کردووە زۆری چەشتووە زۆر زیانی کردووە بەس باشە بەردەوام دەبێت کە ئیسرائیل بەردەوامە بێ ئەم چەند ڕاراگرێ ئاماژی ئیسرائیلیش هەر لە ناوبردننی ینی سیستەم و بەرنامەی ئەتۆمی نەبوو ئەوە تا ئەمریکاە من لە ناوم برد سەرۆک ترامپەڵێ لە ناو برد ئەیستر ئیسرائیل چ بیانێکی مێنێ بۆ هێرشکردنە سەر ئێران ئیتر نابێ ئیسرائیل بۆستێ نە ئەمریکان نە ئیسرائیل نەیانەوێت بجەنگن بەرژەوەندی خۆیان هەیە و دەیانەوێت بگەن بە ئامانجەکانیان دەیانەوێت توانای ئەتۆمی و بنکە ئەتۆمیەکانی ئێران لە ناو بەرن ئەمریکا پێشوازی لەم بەرژەوەندی و ئامانجەی ئیسرائیل دەکات هاوکاری ئیسرائیل دەکات ئەمریکا بۆ بەرژەوەندی خۆی دەجەنگێت ئیسرائیلیش بۆ بەرژەوەندی خۆی دەجەنگێت هەر بۆیە لەم جەنگەدا ئەمریکا هاوکاری ئیسرائیل دەکات باشە ینی پێتان پێ دوایە ئیسرائیل ئەگەر لەم هێرشانەی بۆ سەر ئێران بەردەوام بێ ینی لەژێر ئەم بارودۆخەیە ئێرانێتە ینی ژێرباری گفتوگۆکردن ئەگەر ئەمریکاش فشاری لێ بکە چکە هەمیشە ئاڵێ ئێران ئەڵێ کاکە من گفتوگۆ ناکەم لە کاتێکە هێرشم بکرێتە سەر ئەوان پێشتر دانوستانیان کرد شەست ڕۆژاندایە ئێران بوو ئەوەی بێتە سەر مێزی گفتوگۆ و ڕێکەوتن بکات ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران لە ڕۆژی 61مین واتە ڕۆژێک دوای ئەو ماوەیە کە بۆ ئێران دانرا بوو تاوەکو ئێستاش ڕژێمی ئێران تا ڕادەیەک وا بیریان دەکردەوە کە لەوانەیە بتوانن لە دانوستانەکان بەردەوام بن و هێرش پیان وا بوو کە سەرکەوتوو دەبن بەڵام من پێم وایە ئێستا بارودۆخەکە گۆڕاوە ئەوان لە 7 ئۆکتۆبەر بارودۆخەکە هەموو شتێکیان گۆڕی زۆر باشە باشە ینی ئیسرائیل بێژگە لە ئامانجە ئەتۆمیەکە کەوەتە ینی ئەمریکاڵێ من لە ناوم برد سەرۆک ترامپەڵێ بنکە ئەتۆمیەکان ئەوانەی کە مەبەستیان بوو بنکە سەرەکی ئەتۆمیەکانمان لە ناو برد بێجگە لە ئەمە یعنی چیتر هەیە کە ئیسرائیل لە پێناویدا هێرش بکایترە بێ ئیسرائیل هێرشەکانی بگۆڕێ چیتر هەیە ئامانجی چیتر ئەوان خاڵی یەکەم ئامانجی یەکەم ئەوەیەکە دەبێت لە هێرشەکانیان بەردەوام تاوەکو تەواوی بنکە ئەتۆمیەکانی ئێران لە ناو دەبن خاڵی دووەم ئەوەیە کە ئێستا تاوەکو ئێستاش موشەکاوێژەکانی ئێران هێرش دەکەنە سەر ئیسرائیل هێرش دەکەنە سەر نەخۆشخانە و قوتابخانەکان ئیسرائیل ئامانجێتی تەواوی ئەم موشەکاوێژانە لە ناو بەرێت بە هەزاران موشکیان هەیە کە ئاڕاستی ئیسرائیل بکەن لەم ساتەدا ئێمە قسە دەکەین درۆن ئاڕاستی ئیسرائیل دەکرێت ئەمە ئامانجی ئیسرائیلەکە بە تەواوی موشک و درۆن و موشک هاوێژەکانی ئێران لە ناو بەرێت ئەوان لە حەیفا نەخۆشخانە و قوتابخانە بردومان دەکەن بەڵێ زۆر باشە ینی لەم کاتی جەنگ و شەڕ و هێرشانەدا چاوەڕی چی بکەین لە پاژەمە چی ڕوودەدا ینی لە پاش کۆنگرەکەی ترامپ لە پاش لێدوانی ترامپ ئیتر چی ببینین چاوەڕی چی بکەین لە ناوچەکە سێرکە من پێشبینی دەکەم کە سەرۆک ترامپ لە قسەکەیدا بڵێت هەندێک شت ڕوون بکاتەوە و ئێمە پێشبینی دەکەین کە لە لایەنی ئیسرائیلی لە لایەنی ئەمریکیەوە لەسەر ئامانجەکانیان بەردەوام بن تاوەکو ئەو کاتەی بە تەواوی و 100% پرۆگرامی ئەتۆمی ئێران لە ناو دەبن و دەبێت لەسەر ئەم ئامانجەیان پێداگر بن و بەردەوام بن و بە تەواوی تواناکانی ئێران لە ناو بەرن چی دیکە نەتوانێت حوسیەکان و
حەماس و حیزبوڵا پڕچەک بکات پێویستە بە تەواوی ئەم توانایانەی ئێران لەناو ببرێت و سوپای پاسداران لە 7 ئۆکتۆبەردا پشتیوانی حەماسی کرد تاوەکو حەماسی پارەدار کرد تاوەکو هێرش بکاتە سەر ئیسرائیل هەموو ئەم شتانە پێکەوە بەسراون پەیوەندیان هەیە ئەم شتانە لە پشت سەری ئێران بوون پێویستە ئیسرائیل و ئەمریکا ئەمە بزانن و نابێت جارێکی دیکە ڕێگە بدەن 7 ئۆکتۆبرێکی دیکە ڕوو بداتەوە پێویستە بە تەواوی توانە سەربازیەکانی ئێران لەناو بەرن و پێویستە ئەمریکا پێداگر بێت لەسەر ئەوەی هەرگیز ڕێگە نەدات ئێران کارێکی لەو شێوەیە بکات گروپە چەکدارەکان پارەدار بکات و پڕچەکیشیان بکات. بەڕێز ساول مۆنتێز لێکۆڵەر لە دامەزراوەی گۆڵد بۆ استراتیژی نێودوڵەتی لە فلۆریدا لەگەڵ ما بووی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بەخێر بێت.